لەم ژینگە جوانەی وڵاتی چین وەسڵاوتان لەوێ هەنێک کەس پرسیاری ئەوم لێ کە تێچووی ژیان لە وڵاتی چین چۆنە من بە شێوێکی گشتی لەم ڤیدیۆیە بۆ تۆ ڕوونەکەمەوە کە ئەگەر تۆ بێی لە وڵاتی چین بژی بەتایبەت ئەو کەسانی کە حەزەکەن گەشتی وڵاتی چین بکەن بە مەبەستی مانەوە لە وڵاتە پێشەکەی کۆمەڵێ هۆکار هەیە کە وا لە تۆ کار لە وڵاتی چینە بمێنیتەوە ژینگەی بازرگانیە باشە خەڵکی ئێرە بە تەواوەتی ئیشەکە یعنی ئەتوانم بڵێم لە هەنێ لایەنەوە لە زۆر لە ئەوروپا باشترە لە بەروی کاتێک خەڵک دێتە ئێرە کۆمەڵێ دەرفەتی زۆر باشی هەیە بۆ بابەتی بازرگانی لە بەروی تەواوی کارگەکان تۆ لە بەردەستایە و خەڵکی چینیش یعنی بەجددی خەڵکێکن کە چۆنەڵی تەژیعتەکەن هانتە دەن بۆی کە ئیش بکەی لە بەروی چۆنەڵی بەردەوام بەبێ دابڕان ئەمان ئیشەکەن و یعنی میلەتێکی زۆر ماندوون جا ئەمێ باسیەوە بکەم کە تۆ ئەگەر بێی لە وڵاتی چین بژی تێچووی ژیانت چۆنە پێشەکی ئەو شارانە ئەو ناوچانەی کە کوردەکان عادەتەن لێمێنەوە ژینگەی بازرگانیەکی باشە بۆ خەڵکی ئێمە و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەڵکی جیان بەگشتی بۆ کاری بازرگانی هەرێمی گوانگدۆنگ لە پێشینەیە و لە دوایەوە هەرێمی ژەیجیانگ ئەم دوو هەرێمە لەبەرەوەی زۆرینەی کارگەکان لێرەن زۆرینەی بازاڕی جوملەکان لێرەن ئەتوانم بڵێم هەموو بازاڕی جوملەکان لێرەن جا لەبەر ئەوە هەرێمی گوانگدۆنگ کە شارەکانی گوانجۆ و شنجن و فۆشان و دۆنگوان لەگەڵ جۆنگشان ئەمانە هەم شاری پیشەسازین هەم شاری بازرگانین واتە هەم کارگەی تایە هەم بازاڕی جوملەی تایە و داهاتی هەرێمەکە لە وڵاتی چینە پڕداهاترین هەرێمەوە تا دەوڵەمەندترین هەرێمی وڵاتی چین و پڕدانیشتوانترین هەرێمی وڵاتی چین هەرێمی گوانگدۆنگە کە ئەم شارانە ئەگرێتەوە کە باسم کرد و لە دوایەوە هەرێمی ژەیجیانگ هەیە کە عادەتەن خەڵکی خۆمان زیاتر بۆ ئەوێ ئەڕوا لە بەروەی هەم کولفەی ژیان لەوێ کەمترە تێچووی ژیان لەوێ کەمترە و هەم بۆ بازاڕی خۆمان ئەوێ گونجاوتر لە بەروەی هەرێمی گوانگدۆنگ کە باسم کرد عادەتەن لێرە ئەگەر تۆ مەوادێکت بوێ ئەبێ پچی ڕاستەوخۆ لەگەڵ کارگەکانە قسە بکەی و عەدەدی زۆر دەبێ سعرە هەرزانترە کوالەتی زۆر باشترە بەڵام ئەبێ ڕێژێکی زۆر داوا بکەی بۆ نمونە زۆربەی کارگەکان لە حاویە کەمتر نافرۆشن لە کۆنتێنەر کەمتر نافرۆشن لەبەرەوە خەڵکی خۆمان زیاتر ئەچێتە هەرێمی ژەیجیانگ کە بە تایبەتی شارۆچکەی ئیو کە لە شاری جینخوایە ئەوێ لەبەرەوەی بازارێکی تایە بۆ نمونە 74,000 دوکان لە یەک بازاڕایە ئەمە وای لە خەڵکی خۆمان کردو زیاتر بڕوا بیر لێ بکاتەوە بۆ مەسەلەی ژیان و بۆ مەسەلەی بازرگانیکردن وەکو تێچووی ژیان چۆن یعنی وەکوی کە باسم کرد فەرقەیە لە ناوچەکانە لە ناوی شارەکانە بێگومان لە ڕووی تێچووی ژیانی شەوە شار بۆ شار فەرقەکە شارە ئەو شارانەی کە لە وڵاتی چین تێچووی ژیان تیا بەرزە یەکەم بە پلەی یەکەم بەیجینە لە دوایەوە شەنگەهایە لە دوایەوە بە پلەی سێم ئەم شارەی منە شاری شەنجن و دوایەوە شاری کوانجۆ ئەم شارانە تێچووی ژیان تیا بەرزە بۆ نمونە لە شارێکی وەکو گوانجۆ یاخود شنجن ئەگەر تۆ شوقەیەک بگری بۆ خۆت ئەم سعرانەی کە لێرە باسیەکەم ئەم سعرانە بە شێوەیەکی گشتیە ئەگەر تۆ شوقەیەک بگری لێرە یەک ژوور بێ تقریبا مانگی 2500 3000 تا 4500 ژەبێ بدەیت ئەیترە ئەکەوێتەوە سەر شوێنەکەەوە کەوێتەوە سەر ڕوبەری ئەو ژوورێک کە ئیگری ئەوەی کە باسیەکەم بۆ ستۆدیۆیەکەوە تا ژوورێک لەگەڵ هەنێ جار مەتبەخێکی بچووکی لەگەڵایە هەنێ جار لەگەڵیانە و لەگەڵ مشتەمەلاتەکەم بەڵام بۆ من لە شارۆچکەی ئیو تقریبا سعرەکان لەگەڵ کوانجۆیە لەگەڵ شنجنە نیوانی فەرقەوە هەنێ جاریش زیاتر جا لەبەر ئەوە بۆ بابەتی ئەوەی کە ئەمە بۆ بابەتی شوقان بۆ بابەتی هاتوچۆ لە شارە گەورەکانە بۆ من لە کوانجۆ لە شنجن تۆ پێویستت بە سیارە نییە تەنانەت لە ئیویشا تقریبا تا ڕادێک ئەگەر تۆ تەنها بازاڕی فوتیان بگەڕی پێویستت بە سیارە نابێت لە بەرەوەی پاسی تایە هۆکاری گواستنەوە لە وڵاتی چین زۆر پێشکەوتووە جا بۆ من ئەگەر تۆ سیارەشت نەبێت لەوانەیە زۆر گرفتت بۆ دروست نەبێت تێچووی بۆ نمونە میترۆ تقریبا بۆ هەر جارێک بەکارهێنان لە 2 یوان تا 7 یوان بۆ 9 یوانە کە هەر 7 یوانێک ئەتوانین بە نزیکەیی بە دۆلارێک داین جا لەبەرەوە ئەم لێکدانەوانە ئەتوانی خۆت بیکەی بۆ نمونە 2 یوان 3 یوانەکە تقریبا 500 دینار 750 دیناری خۆمانەکە
ئەمە وەکو میترۆ وەکو تەکسی کاتێک من تەکسی ئەگرم بۆ نمونە لە شاری شنجن هەرکە سواری تەکسیەکە ئەبێتەوە تقریبان 10 بۆ 12 یوان بدەیت ئەمە لەگەڵ هەر لە دوای ئەویش بە کیلۆمەتر حسابە یعنی بۆ تقریبا نرخی تەکسی وەک لای خۆمان یاخود لێرە شتێک گرانترە یعنی وڵاتی چین بۆ ژیان تێچووی ژیانی تا ڕادەیەک باشە یعنی ئەو کەسانێک کە لە هەولێرە ژین ئەتوانم بڵێم ژیانی هەولێر لەگەڵ ژیانی وڵاتی چینە تقریبا تا ڕادەیەک نزیکە لێکەوە ئێرە تۆزە گرانترە بە حکمیەوەی معیشەتی باشترە وەکو هاتوچۆ تەکسی تقریبا ئەگەر تۆ نیو سعات تەکسی تقریبا 20 کیلۆمەترێک بڕۆی بە نزیکەی 40 یوانە دەی 50 یوانە دەی نزیکی 10,000ێکەکە ئەمە وەکو بابەتی خواردن سعری گۆشت بۆ نمونە لێرە سعری گۆشت هەرزانترە یعنی ئەویش دەکەوێتەوە سەر ئەو دوکان و ئەو ناوچانەی کە تۆ بۆیە ڕۆی وەکو بۆ نمونە لە شاری شنجن کە من لێرە ئەژیم شارێکی گرانە بەڵام سعری گۆشت تقریبا کیلۆی 90 یوان ئەمە بە گۆشتی نەرمە ئەگەر بە ئێسپانەوە بێت تقریبا 70 یوانە مریشک 28 یوان 26 یوان ئیتر ئەگەر بە ئۆنلاین داوایکی هەرزانترەکەوێ نەجار هەنێجار گرانترەکەوێ ئەمە مەصرفی ئەوە جا ئەگەر تۆ بۆ نمونە بڵێ لە مانگێکا من چەندم پارە پێویستە ئەکەوێتەوە سەر خۆت ئایا تۆ چەندێک گەشتەکەی چەندێک ڕۆی بۆ شارەکانی تر چەندێک چ جۆرە خواردنێگە خۆی ئایا خۆت خواردن دروزەکەی خۆت لەی نانەیان بۆ نمونە وەکو ئەوەی کە بە شێوەیەکی گشتی بڵین تقریبا مانگی بەلای کەمەوە 300 دلارت پێویستە جگە لە کڕی شوقە و ئەوانە 300 بۆ 500 دلارت پێویستە ئەمە گەر بۆ ژیانێکی احتیادی بێ ئەگەر تۆ گەشتی دەرەوە بکەی بۆ نمونە دەروی شارەکەی خۆت بۆ نمونە ئێستا لە شنجنەوە بۆ ئیو من ئەگەر لێرەوە بڕۆم تقریبا 700 یوانمەوە بۆ تکتی یەک سەری قیتاری خێرا شەمەندەفەری خێرا کە بە نزیکەی 7 سعات ببورن بە نزیکەی 7 سعات بە شەمەندەفەری خێرا کە خێرایەکەی لە هەنێ شوێن ئاگاتە 350 کیلومتر جا لەبەرەوە ئەمە بە شێوەیەکی گشتی تۆ تقریبا ئەتوانم بڵێم 500 دلارتەوێ بۆ ژیانی خۆت بە شێوەیەکی احتیادی 300 بۆ 500 دلارتەوێ و سعری شوقەش تقریبا 400-500 دلارێکتەوێ ئەمە لە هەرێمی گوانگدۆنگا کە شارەکانی کوانجەوە لەگەڵ شنجن چونکە تۆ ئەو شوێنانی کە لی ئەمێنیتەوە ئەبێ شوێنێک بێ لە بازارەکان و نزیک بێ عادەتەن ئەو شوێنانی لە بازاری شەو نزیکن خەڵکی زۆری وەک تۆ ئەوێ بمێنێتەوە جا لەبەرەوە بۆ مانگێکی ژیان لە وڵاتی چین ئەگەر تۆ بۆ نمونە بە ژیانێکی احتیادی بژی بە نزیکەی 7 بۆ 8,000 یوانتەوێ نزیکی دەوەڕقاکە ئیتر بەڵام ئەم سعرە لە شاری ئیو کەمترەکەوێ بەڵام لەش خواردنی خۆشتری لێە جا لەبەرەوە تۆ لەوانەیە بۆ نمونە نەفسی خۆتت بۆ نەگیری ئەگەر بە تەنیا بژی بە تایبەت ئەگەر عایلەت لەگەڵانە بێ لەبەروی خواردنە حەڵاڵەکان زۆربەی زۆری لەوێن زۆر مەطعمی لێە جا لەبەرەوە مەصرفت زۆرتر ئەبێ لەوێ لە بابەتی خواردنە لە بابەتی هاتوچۆشە چونکە میترۆیتیانە شارێکی وەکو ئیو شارۆچکەیەکی وەکو ئیو جا لەبەرە تۆ ئەبێ یان بە پاس بڕۆی ئەگەر بە پاس بڕۆی عادەتەن تۆ بێ خەتا دەیت و ئەڕۆیت یاخود گۆڕینی تێکەوێ ئەگەر وانە بێ بێت تەکسی هاتوچۆکەی کە تەکسی بێگومان هاتوچۆی گرانترە یا خۆ دەبێت سیارێک بکڕی ئەگەر کارەبایی بێ باشترە بەڵام ئەگەر کارەبایی نەبێ بەنزینیش لێرە تا ڕادەیەک گرانە تقریبا وەک لای خۆمان شتێک گرانتر جا ئەمە بە شێوەیەکی گشتی تێچووی ژیان بوو لێرە ئەو هۆکارانەی کە تۆ ئەتوانی لێرە بمێنیتەوە پێی یعنی کۆمەڵی هۆکارەیە پێشەکی وڵاتی چین بە هیچ شێوەیەک ویزەی گەشتیاری نادا بە پاسپۆرتی عێراقی ویزەش بۆ وڵاتی چین ڕاستی ئاسان نییە بە تایبەت بۆ جاری یەکەم بەڵام ئەمڕۆ پێشانگایەک چۆنەڵێ عەرزێکی درۆن هەیە 10,000 درۆنەکەی کە لە ئاسمان ئاڵێدەنە بێن ڤیدیۆ زوو تەواوکەم بۆی کە بڕۆم بە ئەوە فرێ ئەوە بکەم ئینشەڵڵا ئەگەر ببینین بۆ ئەوەی کە تۆ لە وڵاتی چین بمێنیتەوە کۆمەڵێشت هەیە کۆمەڵێ هۆکار هەیە یەکەمیان ڕێگەی خوێندنە کە ئەمە باشترین ڕێگایە کە تۆ دەی هەم ئەخوێنی هەم تا ڕادێک فێری زمانەکە ئەبی ئەزمموی وڵاتی چینەکەی ئەزممویەوەکەی کە ئایا تۆ لە وڵاتە بمێنیتەوە یان نا چونکە ڕاستی ژیانی ئێرە ئاسان نییە یعنی وەکو خەڵکەکەی خەڵکێکی باشن یعنی سەلامەتی لێرە توانم بڵم تا ئێستا شەڕم نەبینیەوە ماوەی 2 ساڵە لێرم
يعني ناخۆشی و ئەمانە کە شەڕیانە بێ بەس دەنگ بەرزەکەن و یعنی هیچ زەرێک بە تۆ ناگێنن بەڵام قانونیان زۆر قورسە وەکو سەلامەتی وڵاتێکی تا ڕادەیەکی زۆر سەلامەتە بەڵام کللتوریان بە تەواوەتی لە ئێمە جیاوازە یعنی کە تۆ تێی بۆ ئێرە خواردنی حەڵاڵ زۆر بە کەمیە بینی سا ئەم شارەی من یعنی مەطعمە حەڵاڵەکان بە پەنجەی دەستە ژمێردرێن مەطعمی حەڵاڵی سینی زۆر تایە بەڵام مەطعمی حەڵاڵی سینی چی هەیە یعنی نودڵی هەیە شعریەی هەیە ئیتر شعری چی دەنەوە شعری هەیە بۆ ئێمە هەمووی وەکو یەکسەریەکەین بەڵام لای خۆیان فەرقی هەیە لەگەڵ بابەتی گۆشتی برژا و ئەم بابەتانە ئەوانەی تریش مەطعمی تورکی هەیە لەگەڵ عەرەبی عادەتەن کە خواردنیان گرانە بۆ ژەمێک خواردن تقریباً $10 $15 ینی تۆ بۆ هەر ژەمێکت لێرە ئەگەر بۆ گەشت بێ ئەمە ئاساییە بەڵام بۆ ژیان تۆ ناکرێت هەر ژەمێک $15 بدەی بە خواردن ئیتر یعنی کللتوریان جیاوازە دینیان جیاوازە بۆ کەسانێکی پابندی دێن هەموو شتێکیان تا ڕادێکی زۆر لە ئێمە جیاوازە لەبەرەوە ساڵی یەکەمت ڕاستی ئاسان نابێت بەڵام ئەوەی چەند خاڵێکی باشی هەیە وەکوی کەوتم یعنی ئاسایش لێرە زۆر باشە یعنی کون بە کونی ئەم وڵاتە کامێرەیە دزی نابینی شەڕ نابینی کورە من هەر دامیش نابینم یعنی لەخوا زیادە بەڵام ئەو خاڵانەشی هەبوو کە بۆ ئێمە لەوانەیە کەمێک نەگونجاو بێ ئیترە گەر تۆ حەزەکەی بێ لە وڵاتە بژی ڕێگەی خوێندن هەیە ئیتر چ خوێندنی بەکالۆریۆس ماستەر دکتۆرا یاخود کۆرسی زمانی چینی یاخود هەر خولێکی ڕاهێنان بێ ئەمانە هەیە کە تۆ توانی بێ لێرە ئیقامەی پێوەگری و بمێنیتەوە بەڵام دوای ئەوە کە تۆ تەواویەکەی بێ هۆکارێکت هەبێ بۆ مانەوە لە وڵاتی چین ئیتر چ بە شێوازیەوەی کە تۆ ئیش بکەی لەگەڵ کۆمپانیایەکە ببی بە مۆزەفی ئەوان یاخود کارگەیەک لەگەڵ یا ئیشکەی یاخود دای بمەزرێنی یاخود ئەگەر بڵین کۆمپانیایەکدا بمەزرێنی جا هەرچۆنێک بێ لە وڵاتی چین ئیقامە بە بەلاژ نادا یعنی تۆ ئەبێن هۆکارێک تەبێ بۆی کە لەم وڵاتە بمێنیتەوە یعنی وەکو وڵاتانی ئەوروپانیە بێ بۆ نمونە پارەی سۆشیال بدایان هەر شتێک لەو بابەتانە تەنانەت بۆ خەڵکی خۆشی و پارێ نادا وڵاتی چین بە کوردی و بە کورتی یعنی بۆ کەسێکە بێ کە چالاک بێ بۆ کەسێکە بێ کە تەمەڵ نەبێ با بڵین بۆ کەسێکە بێ کە حەزی لە ئیشکردن بێ یعنی ئەگەر تۆ توانای جوڵانت هەیە و توانای حەزت لە ئیشکردن هەیە ئەم وڵاتە بۆ تۆ گونجاوە بەڵام ڕاستی ئەگەر بە زمانێکی سادە بیڵین ئەگەر تەمەڵ بی و حەزت لە ئیشکردن نەبێ ئەم وڵاتە بۆ تۆ نابێ و جێی تۆتیان نابێتەوە جا ئەمە ڤیددیوەیەک بوو بۆ کەسانەی کە حەزیان لەوەیە ژیانی وڵاتی چین بزانن بە شێوازەکە لەم ساحە خۆشەیە ئەمەش لابەکەی من ئۆفیسەکەی من ئەو بیناسوورەیە لێرە خوێندکاری دکتۆرام لە ساڵی دووەم ئەگەر تۆ ئەم ڤیددیوە بۆ تۆ سوودبەخشە هیوادارم تۆش ئەم ڤیددیوە بنێری بۆ هاوڕێکانت بۆ کەسانی کە پرسیاریان هەیە دەربارەی وڵاتی چین هیوادارم وەڵامی زۆر پرسیارم دابێتەوە و فۆلۆی سۆشیال میدیاکانم کە بە ناوی چاینا لەگەڵ هاوڕێ یاخود سەبسکرایبی یوتیوبەکەم بە هەمان ناو چاینا لەگەڵ هاوڕێ چین لەگەڵ هاوڕێ ئیتر منیش لێرە لە وڵاتی چین سەرڕای ناڕەحەتی و زەحمەتیەکان ئەوە جاجار ڤیدۆتان بۆ کەم و هەر معلوماتێکتان بوێ هەر زانیارێکتان بوێ ئەتوانی بە کۆمنت بێ یاخود بەنامە بێ پرسیارم لێ بکەیت بە پێی کات و بە پێی مەجاڵ منیش وەڵامتانە دەمەوە بەڵام تەوا گلەیم لێ مەکەن لەبەرەوەی یەکەم خوێندکاری دکتۆرام لێرە دووەمیش لەخوا بەزیاد بێ خەریکی ئیش و کارم لەگەڵیا جا لەبەرەوە گەر درەنگ جوابم دایتەوە زۆر گلەیمان لێ مەکە یەک خاڵی تریش کە ئێستا بیرم کەوتەوە یعنی ئەگەر تۆ دێی بۆ وڵاتی چین ئیشکردن بە شێوەیەکی گشتی یاسایی نییە واتە ئەو شێوازەی کە تۆ بڕۆی لە کۆمپانیایەکە ئیشکەی تەنها لە یەک حاڵەتانە بێ بۆ دکتۆرا سامن لە ساڵی دووەمەوە ئەتوانم ئیشکەم کێشەی نییە بۆ بۆ کەسانش کە حەزەکەن بۆ نمونە ترید بکەن بابەتی ئەوەی کە بازرگانی لەگەڵ وڵاتی خۆمانە خود لەگەڵ تاجرەکانی لای خۆمانە ئەمەش ئاساییە بەڵام بە شێوازێک بێ ڕێگە لە خوێندنەکەت نەگرێ و لەگەڵ یا کار نکاتەوە سەرەوەی کە خوێندنەکەت بەرەودواوە بچێ لە هەمووشی گرنگتر تۆ بەلای شتی یاساییە ئەبێ بڕۆی نابێ بەلای شتی نایاسایە بڕۆی چونکە تۆ لێرە خوێندکاری بە پلەی یەکەم ئیشکردن بۆ تۆ یاسایی نییە بەڵام حکومە چاوپۆشیەکە لەوەی کە تۆ ئیشی
یاسایی پێی کێشەی نییە بەڵام کە بەلای ئیشی نایاسایە ڕۆشتی هەم خۆت تووشی مشکیلەکەی هەم وڵاتەکەشت ئەەکەیتە حاڵەکەەوە لەوانەیە پەڵەیە بکێتەوە سەر پاسپۆرتەکەت جا ئەمە کۆمەڵی خاڵ بوو وەگوتم هیوادارم هەمووتان سوودی لێ ببین و ئەم ڤیددیوە بە هەموو لایەکگا و کەسانەی کە حەزەکەن زانیاریان لەسەر وڵاتی چین هەبێ جەوێکی زۆر خۆشاییتر پێشانگایەکی درۆن هەیە وەگوتم 10,000 درۆنە با بڕین بەرەو پێشانگای بزانین فریاکەوین ئەگەر فریاکەوتین ڤیددیو ئەوشتان بۆ دانیم ئینشاءڵڵا کاتێکی خۆش هەر ساغ و سەلامەت بن ڕێز و سڵاوی هاوڕێ هەڵەبنی لە وڵاتی چینەوە